هاوار لە من هاوار لە تو هاوار لە برادران ماشەڵڵا بەڕاستی میلۆدیەشی زۆر جوان بوو گەلێک سوپاس لێرەوە دەستخۆشی لە بۆ چارچەل میلۆدیەکەی دانایە برات بەڵێ بەڕاستی جوانە ئەو ستایلانە بڕێک لێک نزیکە ئەکیت زۆربەی میلۆدیەکان لێک نزیکن لەو ستایلی گۆرانی کوردی زۆربەی بە تایبەتی منطقەی کرمانج و ئەولا زیاتر لەسەر مەقامی بەیات زیاتر لەبەرەوە میلۆدیەکان لێش نزیک بیتن یعنی کێشە نییە بەڵام ئەوەی کە من هەستم پێ کردی یاخودجێم لێ بووە تو کوڕی هونەرمەندێکی زۆر بەناوبانگی بەڵێ و گۆرانی بێژێکی زۆر باشیشە بەڵام وابزانام ئێستا وازی لە گۆرانی گوتنێرەوە ئەویشیان هونەرمەندی عازیز هەڤاڵ حاجۆ بەڵێ هەڤاڵ حاجی هەڤاڵ حاجۆ هەڤاڵ حاجی مشکلەمان نییە حاجۆ حاجی وابزانام هەر لە منطقەی گۆ بێ دەڵێن بەڵێ ڕاست جا دەوری مامۆستا هەڤاڵ یاکوت هەڤاڵی باوک لە بۆ تو چ بووە بەوەی کە وەڵڵاهی دەوری زۆرە تەمان ئەوەی کە زیاتر سەرنجی داوە بۆ ئێمە تربیەت بووە ئەو جە دوایێ من لە بواری زیاتر لە بواری هونەریەکە لە بواری هونەری ئەمە حڕ بووینە ئازاد بووینە ینی بە ڕەغبەتی خۆمان گۆرانی دەزانم ینی هەوڵدانی وی لەگەڵەوەیەوە هەوڵدان ئەمن دەبی هەوڵدەم ئەو دەبی پاڵپشت بیت پشتیوانیەک لەوەوە بەڵێ ینی ڕێگات بەڵێ پشتی مەیگرتیە تۆبان ڕێمان کراوە بووە کە باست کرد کەەوە ئاوازەکەی هی براتە و بەڵێ یەکەم کەسیش لە ناو خانەوادەی مەبابم دەستی پێ کردیە هەم لە هونەر و هەم لە پێشمەرگایەتیش بەڵێ دەست پێشخەر بوو ئەو جە دوای ئەمە بە دووی داهاتینە تەمە درێژ بێنێ و تەمەنی کاگەواڵیش ئینشاڵڵا بەقەدەر ئارارات بی ئینشاڵڵا تەمەنی درێژتر دەبێت چیای ئارارات بەڵێ نازانم بەرهەمی تازە شتێکەیە کە سۆرانی حەزمان لە شتێکی سۆرانیان ئەمن هەز دەکەم کە ئەمن بادینی و سۆرانیە ئەلبومەکەم پێنجی سۆرانی بوو چاری بادینی بوو لەکنە من فەرقی نیێزارشتی دڵخۆش کراوە لەبەرەوەی ئەوانەی دیکە هاواری تێدا بوو گریانی تێدا بوو حەزمان لێ ئەودارە تۆزەکەدا هەم بینەران و هەم خۆشمان دڵمان خۆش بی ئەوزاوەی داشمان نا هەر سڵۆیە بە زەمە شتێکی دی دەیگۆڕین چ مشکل دەیگۆڕین ئەوەی با تۆزەڵمان خۆش دۆنا یاڵە دڵم بەدوای تۆ دەکەوێ لە کوێی دەمهێنێ تاوێ من هەمیشە تۆم خۆش دەوێ لەو دنیاش هەر تۆم دەوێ وەرە لەم نووری جەوانم وەرە لەم ڕووحی ڕەوانم هەر تۆی ئارامی
بتونم وجیانم دشت حرانه گرمه دشت حرانه گرمه آگرد بانیل سرمه آگرد بانیل سرمه تای کتبمره کچه بابت بمره کچه چید به تو وری بامه چید به تو وری دشتاق حلالي حراني گرمه آگرد بارید سرما اگر او گۆرانیە لە بەرنامەی دیکە هەمان دیتیە تاکید برادری دیکە زۆریش بەناو بانگە خۆشی گوتیە 100%. ئەگەر ئەو بیگوت بە ئێستا لە پرۆگرامی دیکە بە ئەکی دەستی دەدا کلێنکسێکەوە هەڵدەستا و لەگەڵی ئێستا تاکیدم لە ماڵەکانی ژوایە وڵڵە دەبا هەروام کرد بە بەس وەکوی بۆ ئی بۆ ئیمپەراتۆر بۆ هەنەکەین ئەو بالە گۆرانیشت کەویت ئەوە جوان پێکەوە دەڵێ دووبارە دەکەین نانە دووبارە دەکەین کۆپلەکی یاڵە دشت حراني كلمة دشت حراني كلمة آگرد بارین سرمن آگرد بارین سرمن تای کته بمره کلچه بابته بمره کلچه چید به تو وری با من چید به تو وری آخا ملاسن عمر پاشا ولاسن عمر یتیم کاسن عمر بنی ملاسن